ڕاستی دەرکەوتنی پەڵەی قاوەیی لە سەردەستی کەسانی بەساڵات و چییە؟ توێژینەوەیەکی ئەڵمانی کە لەلایەن کۆمەڵەی شەکرەی ئەڵمانیاوە ئەنجام درراوە ئەوەی ئاشکرا کردووە کە هەندێک کێشەی پێست ڕەنگە پێشبینی توشبوون بە نەخۆشی شەکرە بکات لە کەسانی بەساڵاتوودا. توێژینەوەکە گۆڕانی کرۆمۆسۆمەکانی دەرخستووە کە لە شێوەی پەڵەی قاوەی دەردەکەون لەسەر پێستی دەست یاخود قاج یاخود مل. ئاماژەی بەوەش کردووە هەوکردنی توند و دەرکەوتنی پەڵا لەسەر پێست بۆ نمونە لە ژێر چەناگە یان لە ناوچەی بربڕەی پێش یان ناوچەی نێوان سکوڕان لە هەردوو لای جەستە ئاماژەیە بۆ نەخۆشی شەکرە. بۆیە کۆمەڵەکە جەختی لەسەر پێویستی ڕاوێژکردن بە پزیشک کردووەتەوە. دوای ئەوەی هەست بەم نیشانانە دەکرێت پێویستە دەست بەجێ ڕاوێژ بە پزیشک بکرێت و کار بۆ کۆنتڕۆڵکردنی ئاستی شەکری خوێن بدرێت. لە کاتی کردنی چارەسەری پێویستیشدا پەڵەکان نامێن و هەوکردنەکەش چاک دەبێتەوە.